شەوتان باش بینەرانی خۆشەویست کاتژمێر دە بە کاتی کوردستان وا لە بەرنامێکی نوێی بەرنامەی کلینیک هاتینەوە خزمەتان کە بەرنامێکی تایبەتە سەندیکای پزیشکانی کوردستان لە قیسلێمانی بە هاوکاری تەلەڤیزیۆنی گەری کوردستان شەوانە پێشکەشی ئەکا. ئەم بەرنامەیەک و هەمووتان ئاگادارن تایبەتە بە باسکردنی ئەو کێشە تەندروستیانەی کە هاوڵاتیانی خۆشەویست دووچاری ئەبنەوە لەم کاتەی سەردەمی کۆرۆنا کە بەهۆیەوە ناتوان سەردانی نەخۆشخانەکانیان پزیشکە تایبەتیەکانیان بکەن. وەکو هەموو شەوەکانی تر من دکتۆر شاخەوان پزیشکی ئێسک و شکاوی لە خزمەتان ئابم بۆ باسکردن و پرسیارکردن لەسەر هەر کێشەیەکی ئێسک و شکاوی بێت جونکەکان بێ فەقەرات بێ. لە هەمان کاتدا میوانداری دکتۆرێکی بەڕێزی هەناویمان کردووە کە بەڕێزیان پسپۆرە لە نەخۆشیەکانی هەناوی و دڵ ئەتوانن لە نەخۆشی دڵ شەکرە زەخت هەر شتێکی تر کە پەیوەندی هەبێ بە و پسپۆڕی و ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. تۆزێکی تر ژماری تەلەفۆنەکان لەسەر شاشەکە بۆتان دەنووسرێت ئەتوانن لە ڕێ ئەو ژمارانەوە پەیوەندیمان پێوە بکەن. وەکو جەنابتان ئاگادارن قەدەغەکردنی هاتوشۆ بەردەوامە بە سپاس بەخوا و 48 کاتژمێرە نەبوو کە تێدا تونکرایەوە. سوپاسی پابەندبوونتان نەکەین بەڕاستی سەردەمێکی زۆر هەستیا پێیاتی ئەپەڕیە بین ئەوەی کە ئەیبینین و کەمی ژمارەکان هیوادارین بێتە مایی تەشجیعکردن بۆ هەمومان. وامان لێ نەکا بڵێن وەڵا نەخۆشیەکە نییە ئەم نەخۆشیە دروستکراوە و چەندەها قسەیتر کە بەداخەوە لە هەندێک شوێن و کەسانی نابەرپرس باسی ئەکەن. ئەوەی ئێمە دڵخۆشەکات ئەوەی تا ئێستا لە وڵاتی ئێمە شتەکە کۆنتترۆلە بەرەو کۆنتترۆلیش ئەڕوا وەکو بینیمان ئەمڕۆ وڵاتی سین خەریکە کۆنتترۆلی ئەکەن و دەرگیان کردو بەڕێ هەموو هاوڵاتیانە هیوادارین ئێمەش بەم زوانە بتوانین ئەم ڕێکارانە بگرینە بەر. داوەتان لەکەین پابەندبوونی ئێوەیە پابەندبوونی ئێمە و هەموو هاوڵاتیانەکەوای کردو بتوانین ئەم نەخۆشیە تا ئێستا بەم ئاسە بگەینین کە لە ئێستاە بۆی هیوادارین هاوڵاتیان پابەند بن بە ڕێنماییەکان و بەردەوام بن لەسەر ئەو ئیش و کارە باشانی کە تا ئێستا کراوە. ئەم شەویژک و باسمان کرد میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆر ئاماجە بوو بەکەر خەزنەدار کە بەڕێزیان پسپۆڕی هەناوی و دڵ و شەکرەیە هیوادارین ئەگە پرسیارتان هەبوو ئاڕاستی پرسیارەکانی ئاڕاستە بکەن و ئینشاءڵڵا بە پێی توانە ئەتوانین وەڵامتان بینە. کاک گیان شەو باش بەخێر حەزەتی کێشا بەم کاک گیان وەکو هەموو شەوەکانی تر حەزەکەم جەنابە وەکو چەند خولەکێک ئەگەر باسی نەخۆشیێک درێژخایەنەکان بێت لەسەر نەخۆشی کۆڤید 19 بێت چەند خولەکی قسەمان بۆکەی مەمنون تەبین. خۆ دەزانی کاک تۆ شاخەوان ئێستا لەم زۆرفەی ئێستاە ئێمە دووردەستین لە نەخۆشەکانمان و نەخۆشەکانیش ناتوان بە ئێمە بگەن لەبەرەوە چەندها کەس هەیە پێویستی بە ڕایشکاریە لە بواری و نەخۆشی کە هەیەی دەرمانەکانی مەسەرەن گۆڕاوە چ لە سەیدلەکەی کرێ جاری وایە قەنەعەتی نییە کە و دەرمانە بزڵ بدەوەیە هەندێک جار بە ڤایبەر بۆ ئێمە نێرن ڕسمی مقەواکاڵێ دکتۆر بزانم دەرمانەکەم ئەو دەرمانە کۆنەکە ینی چکم خەڵکەکە وای لاتوە ینی دووردەست بووە لە دکتۆرەکەی لەبەرەوەوانی کە نەخۆشی درێژخایان هیوادارم هەمویان تەندروستیان باش بێ لەم ڕۆژگارەیە و ئینشەڵڵا لە کاتێکی زووە بەسەر ئەم نەخۆشی کۆرۆنایە مرۆڤایەتی زاڵە بێت وای لێ هەموو کەسێ بە ئازادی بتوانێت بێتە دەرەوە و هیوادارم خەڵک زیاتر تەحمولی ئەم ماوەیەی کە تەحمولی کردو زیاتر بیکە چونکە بەڕاستیەکەی وەکو جەنابی شامەژە پێ فترەیەکی زۆرە ئێمە تەحمولمان کردو ئینشەڵڵا لە ماوەی چەند ڕۆژێکە بەرەو سەرفرازی ڕۆن لەبارەی نەخۆشی کۆڤیدەوە کۆڤید ئەم ڤایرۆسە لە حەقەتا خۆی هەر و ڤایرۆسەی سارس کۆڤید-2کەیە بڵێن ئەم جارە بە کۆڤید 19 ناسراوە مشکلەی ئەم ڤایرۆسە ئێستا چییە لەگەڵ هەنی لە وەڕام زۆری لە تەلەڤیزۆنەکانەوە باس کراوێ یەک گرنگیە لەگەڵ سارسە کۆڤید-2کەیە پەرقەیەوەیە فترەیەکی زیاتر ئەمێنێتەوە لە هەوایە مشکلەکە لێرایە بەڵام خۆشبەختانە ڤایرۆسەکە قورسترە لەبەرەوە مەسافەی نەقڵبوون لە نەخۆشیێکی توش بووان بە شێوەی ئێرۆزۆڵ یان بە شێوەی درۆپلێت بوورە سێرەکەی بۆ ماوەی کەمتر لە 2 مەترە ڕوا یعنی ئەگەر تۆ بێت و خۆ دوو بە دوورکەی یا کاتیتە شوێنێک و زانی سوپەرمارکێتێک و قەڵەباڵغا ئەتوانی زۆر بە ئاسانی خۆ پارێزی حتا کە بچۆ ناو سوپەرمارکێتەکەش بە شەرتێک دەستکێشە دەسابێ و کەمامەیەکی مەزبوط ماسێکی باشە بەستوی و کاتەوە ماڵەوە بە هەمان شێوە ئەو ڕێکارانەی کە هەموو کە دەیزانێت دەستشتنە و بەکارێنانی کوحولە بۆ دەست تاقیمکردن و دەستن بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە لە ڕاستیە ئەتوانێت ئەمە ینی قەڵغانێک وایە بەدەستەوە تۆ توانی خۆت پارێزی ئەتوانی زۆر بە ئاسانی تووشی ئەم نەخۆشیێوی و زۆر بە ئاسانیش دەتوانی خۆتی لە نەجادی
خەڵک لێ قسێکەکە ئەڵێ لە وڵاتی ئێمە کەمە بازام ئەمە شتێکی دڵخۆشکەرە نەک لەبەر ئەوەی کە ئێمە بڵێن وڵای مادەم کەمەیتر ترسینیەوە چکە ئەو وڵاتانە ژوازم لە ئەوڵ هەروە کەم بوو ئیستا ئەویان بەسەر هاتوو کە ئیبینی ئیتالیا لە بەرچاومانە و ئیسپانیا لە بەرچاومانە ئەمریکا لە مانگی یەک وەمانەیە هەرگاڵتەیان بە ڤایرۆسەکە هەڵبە سێرێکی ئێستا ئەوان بەڕاستی ڕەچاوی وەزعەکەیان نەکرد کۆن ئێستا توژوێکی زۆریان هەیە ینی پێمان ناخۆشە بەڕاستی ئەمڕۆ هەر ئەمڕۆ سێ کەسی کورد لە لندن جیانی لە دەزاوە لە ئەخبارەکان ئازانیوانە هەمووی هاوڵاتی شارەکەی خۆمانە پێمان ناخۆشە هیچ کەسێ لە دنیا بەرەنگاری ئەم نەخۆشیە بێتەوە ینی نەخۆشیە ڕاستە بڵێن زوو نەقلە بێت زۆرە مێنێتەوە لە هەوایە ڕێکارەکانی توژون بەم نەخۆشیە زۆرە بەڵام لە هەمان کاتە نسبەتێکی زۆر خەڵک چاگە بێتەوە ینی ئەوەی کە نسبەتێک کەمەکەیە کە ئەتوانین بڵێن پێویستی بە چاودێری چڕە و پێویستی بە بۆیە لە خەسخانە بۆ پەترێکی زۆر بێنێتەوە حەزم کردەوەش بڵێم ینی لەوانەیە یەکێک بڵێم من ئەگەر کۆڤیدم توش بوو بێ تا چەند خۆم ئایزۆلیشن کەم خۆم عەزل کەمیایی بۆ پرسیارە لەوانەیە لای زۆر کەس دروست بوو بێ بە حەقەت ئەوانەی کە فەحسەکەیان بۆ ناکرێ مەسەڵەن خۆی تەشخیص کراوە بڵین بەڵام بەبێ فەحز پێی وتراوە کە کۆرۆنایە زۆر جار ئەم کەسانە پێویستەکە دوای هەفتەیە لە یەکەم ڕۆژ دروستبوونی ئارازەکانیانەوە بتە تا بێ سەرێشە بێ وشکە کۆکە بێ هەفتەیەکی بەسەرا ڕۆی لەگەڵ ئەوەی کە بۆ ماوەی 72 ساعتی ئارازێکی نەما بێ ئەوە توانێ ئەو کەرنتینەی خۆی مەسەن ئەو ئایزۆلیشنی خۆی کەمتر کاتەوانێ ئەمە پێ ڕێنمایەکانی جیهانەکانە بەڵام ئەگەر تێستەکە هەبوو توانی لە شوێنێکا بوو فاسیلتیە بوو فەحسە بکات دوایەوەی کە ئارازەکانی لە کۆڵە بێتەوە تاکەی دابەزێ ئارازی ڕسپارەتری سمتمەکان ێوانەی بڵێ سنگی بڵێ لە سنگی ئارازەکانی سنگی نامێنێت ئەم فەحسەی بۆ بکرێت لە ماوەی زیاتر لە 24 ساعتە دوو جار بۆی بکرێن ئەگەر نێگەتی بوو ئەو کاتە خۆشبەختانە و کەسە نەجاتی بوو لە شاڵا موشیتی کاکتۆجیان پەیوەندیمان لەگەڵەوە باوەریان گرین کاگرزگا لە ڕانیەوە کاگرزگاجیان شەو باش شەو باش برا باشی چاوەکەم بەڕێز سپاس دەکەین فەرموو وەڵا بەڕێز پرسیارەکەم بۆ تۆیە بەڵێ گیان من فەقەراتمەیە بەڵێ لەگەڵ فەقەرەکەی 4 و 13 دیسکی کردووە باش کە دیسکی کردووە ساکانە ماوەیەکی عیلازم بەکارهێنا و ڕاضە و ئەوانەش کە دوای ڕاضەکە ئازارم زیاتر بوو باشە چمۆ لای دکتۆری ئەوەی کە سلێمانی لای دکتۆر ئاوجۆر ئەوانە بەڵێ باقەت ڕاضەکە یەتەرەکردن لادێشی بۆ نووسیمە عیلازانە زیاترەوە بوو کە خاوکردنەوەی دەمارە باشە ئێستاش لاقم سڕ دەبێ و قاچەکەی ڕاستەشمە دێشێ باش کاگرزگاجە من جەماعەتی پرسیاری لێکم عەزێت نەبێ وەڵام بیتەوە وەزنت چەنە؟ وەزنم 80 کیلۆیە. باشە تەمەنت چەنە؟ تەمەنم 30 ساڵە. ئیشت چییە؟ وەڵڵاهی کارمەندی ئاسایشم. باشە تۆ ماوەی چەندە بێ ئەم کێشەیە بۆ دروست بووە؟ وەڵڵاهی تەقریبەن 5 ساڵ لەمەوە پێش ئەو کێشەیە بۆ دروست بوو بەڵام دەوکمی ڕۆشنی بە پێیان و ڕاضەوانە چۆن بڵێمەوەکەم تێپەڕان بەڵام ساڵێک دەبێت تقریبان وام لە هاتەوە ئازارم دەست پێکرێتەوە. ئەو عیلاجانەی کە بوو نووسراپی باش بوویت؟ وەڵڵاهی عیلاجەکان نەوەڵا بۆ کوێ زمە دەوارم مسەکینەکە تۆزێک ئارامشکی ئەو یانی چۆن بڵێن ئازاری کاتی دەشکاند و ناباقیوە نییە ئەو عیلاجەی بەکار دێنەوە ئەوەی خاوکەرەوەی دەماو دەمات باش ئەو هەش بۆ کوپێویست نییە. تا چەند سڕی قاچە هەیە؟ وەڵڵاهی ئێستاش ئەگەر بۆن من لە سەر قەنەفەی دادنیشم ئازارم هەیە کە دادنیشم چوار مەشقی ناتوانم لە یەک دەقە دوو دەقە دانیشم پێم خۆشە دایما ڕاکشێم. باش یەکشت هەیە تەمەن ڕۆژانە ساعاتێک 2 ساعت پێ دەڕۆ. کاگرزگار تەمەن خۆی بەڕاستی ئینزیلاق بەپی دەرەجەی ئینزیلاقی ئەوش لە ئەشیعەکە ئەبینێ من ئیسا ناتوانم بڵێم ئەو بەس خۆی ئەو دکتۆرانی کە سەردانێکردن کەسیان پێیان وتی پێویستە بە نەشتەرگەریە؟ وەڵی پێش دکتۆرم کردووە تا چمە ڕزایش تا ئێستایان پێیان نەگوتم پێویست دە زۆر باش باشە بەسەر شەوی شاڵە وەڵام پێمەوە تۆزێکی تر. کاک ڕۆژگار لە سلێمانی ئەم کاتۆ باش ئەم کاتۆ باشاوەکەم سەرچاو خێراتی کاک دکتۆرەکەم سپاس دەکەم.
واللهی پرسیارێکم لێ زەحمەت نەبێ فەرموو ئێمە مناڵێکمان تازە خوایەتی 3 هەفتە بێت خوانەی بڕێ سەلامەت بی ئەجا ئێستا کێشەی دڵی هەیە ئەخشایەوە ئەبریتر لە ڕشانەوەکەیە جەستەی بێهێزە بوو کە بێهێزە بوو بردمان بۆ خستەخان لە خستەخانە داخلیان کرد لە خستەخانەی شار وتیان ئیکۆیان بۆ کرد لە ئیکۆکا دەرکەوتۆ کە دڵی کوونە و سەمەکەی کەسکن بەشی تۆفی پێڵێن تۆف تر نازانم ئەم کات بتۆر چۆن ئەگات ئەجا ئەم مناڵی ئێمە ئێستا ئەوەی کە لە خستەخانەی هەر ئاوە و دەرزی ئینتیهابی بۆکەن و هیچی تر وتم بزانم چی لێ بکەین کە دڵی ئاو هەلەوە چێ داخرابێتەوە پەیوەندێکنەوە پەیوەندی ترمان لەگەڵە کاکتۆژیان حەزەکی با من وەڵامەشی کاکڕزگاتم بۆ ئەنجا تۆ وەڵامەکە بۆ کاک ڕۆژگار حەزەکە کاک ڕزگاجیان تۆ کێشەی فەقەراتە هەیە مەشتێکی بەڕاستی پێڵێن مزمین ینی درێژخایەن دەمێکە هەتە لەگەڵتە بەس مادەم سەردانی ئەو هەموو پزیشە و کردو کەس پێی نەوتی نەشتەرگەری و پێویستە ئەمە شتێکی باشە و ئیشاڵە نەتیجەکەی زۆر باشە بێ ئەوەی تۆ پێویستە بڵێ ئەو ڕاضانێکە کردوتە ئازارەکەی زیاد کردو دوکتۆ بۆی لابردووی دەستی خۆش بێت چونکە هەندێک کەس هەیە هەندێک ڕازی نادروستی پێی ئەڵێن بەڕاستی ئازارەکەی پێی زیاکات چونکە ئەمە دیسکەکە ئەجوڵێنێت ئازارەکە و زیاکە ئەو سڕێکەیە بۆ قاچەی بە دڵنیاییەوە 100% کێشەکە هیدی دیسکەکەی باشترین شت لەم کاتێک کە تۆ بیکەی خۆپاراستنە چەند شتێکەیە لەوانەیە هەستی پێ نەکردوێتە ئێستا جا تۆ شکارمەندی ئاسایشی ئەو زۆر بە پێوەستانە بەڕاستی خراپە هەوڵ بە زۆر وەزی قورس هەڵ نەکری لە هیچ کاتێکە ئیسشکە لە ماڵەوەی زۆر قادرمە تەوالێتی شەرقی شوار مشقی و چیچکان حتا شەوان کە ئەخەوی هەوڵ بە لەسەر شتێکی تەختی ڕق پاڵکەوی ئاسی سەمازەقەت ئالەکان بیان ئیسفنجێکی ڕق بێ ئیسفنجی نەرم لەگەڵ لۆکە شتێکی خراپە لە بایان بەتانیە توانین لەسەری پاڵکەوی وەزنەکە و تۆزێ داگرە بەڕاستی ئەوەش تەوری زۆر زۆرە باشترین چارەسەر بۆ ئەم حاڵەتانی تۆ کە مادەم شکول لە نەشتەرگەری و دوورە چارەسەری سروشتیە بەداخەوە لەم کاتە تەمەن تو هیچی پێ ناکرێت با ئیشەڵڵا ئەم زروفەکەمان تێپەڕان لای خۆشتان وازم هەر لە ڕانێ سنتەری باشێت توانین سەردانیاکی بە چارەسەری سروشتەکە ئیشەڵڵاتی ئێپەڕێنی ئەو دەرمانێنی کە بۆ نووسراوە خاوکەرەوەکان خراپ نییە هەچەن ئێمە زۆر لەگەڵ دەرمانانی بۆ کێشەی فەقەرات بەس لەم کاتە بۆ ئەوی کاتەکە تێپەڕێنی ئەگەر زۆر بێزاری کردووی ئەتوانی دەرمانەکانیشی لەگەڵا بەکاربێنیت ئیشەڵڵا هەتاکو زروفەکەتی ئەپەڕێ و لێی مەتەسە ئەو کاتە چاکەبی کاکتۆژیان کە بتوانی وەڵامی کاک ڕۆژگار ئەو مناڵیان کاک ڕۆژگار بڵێ لە ڕاستیا بەنسبەت کاک ڕۆژگارەوانێ باشتر وایە مەسەڵەن ئەم وەکو باسی کرد نەخۆشەکان زۆر مناڵە بەڵام ئەم نەخۆشیە ئێمە لە گەورە شای بینین هەیە گەورە بوو سەلای ئێمەیە بڵێن لە عمری 2 ساڵ گەورەترە دکتۆری گەورەژەی بینێ شەر نییە بڵێن بەڵام ئەم ئێستا خۆشبەختانە لە عمرێکی کەمە دەستیان خۆش بێت حاڵەتەکە تەشخیص کراون حاڵەتەکەی حەزەکەم هەر وەکو هینێک بیخەمە بەرچاوی وەکو ڕوونکردنەوەیەک ئەمە حاڵەتە ئەمە تۆفە تێتالۆزی و فالۆتە لە 4 شت پێگاتووە کە دیواری لای ڕاستی بڵین سکۆڵەی ئەستورە بێ بینی سکۆڵی چەپ و ڕاست کوونە بێ و ئەو سەمامی کە خوێنەوە بۆ سیەکان لە لای ڕاستی دڵوانێت تەسک بۆتوانێ و لە هەمان کاتە تێکەڵبوونی چەپ و ڕاستی بڵین خوێنی بڵین وەریدی و شریانی سکۆڵی چەپ و ڕاست کە بە ناو شریانی بەریە ڕا بە تێکەڵی ئەڕوا لەبەرەوە ئەم حاڵەتە پێوتێ لە نەخۆشی بۆ ماوە شین بووەکان یعنیوانە شینە بنەوە بەداخەوە ئەم حاڵەتانە هەبێ عیلاجەکەیان هەتاوەکو عملیاتی بۆ بکرێت لە فترەیەکی زووە باشترە بۆی نەگاتەوەی کە ئاڕاستەی هینەکە تەوژمی خوێنەکە لە چەپەوە بۆ ڕاست نەبێ بەڕاستەوە بۆ لای چەپ و زەرەر زیاتر بە لای ڕاستی دڵی نەگاتەوەی کە تۆ حاڵەتی دروستێک پێڵن هارت فێلەر کە مەسەڵەن عەزی دڵە سزبوونی ماسۆکانی دڵە و کاتە هیچ عملیات و گۆڕانکاریەک لەو پێکاتەیە کە ئاڵۆز بووە بە شێوەیەکی ناڕێک و پێک بڵین هین دروست بۆ لە ناو دڵێ گەڕانەوەشی ئیسفادەی ئەفون کە پرسیاری ئەوەی کردی لە خستەخانە داخلیان کردو لە ئێستا بەس مەخەزی بۆ هەڵەواستن و وازم جارێ لەو کاتە هەر ئەوەی بوو ئەکرێ هەتا حازرەکرێ بۆ نەشتە لەم مەرحەلەیە بڵێ ئەڵێ لەوە زیاتری بوو ئەکرێت عیلاجەکەی ئەبێ عملیاتە یعنی عملیاتە بەڵام ئێمە زۆر جارەمانە تووشی التیابی قەسەبا دەبن تووشی التیاب بن بە عاملە جسمیانە لە مێشکیانە ئەو کاتە پێویستیان بۆی ئەنتیبایۆتیک و ئەم شتانیان بیرێتێ هەندێک جار داغلیانەکەین بۆ ئۆکسجین زۆر جار خوێنیان زیاکە خەستە بێتەوە پێویستیان بە عیلاجی شتی تر هەیە لەبەرەوە
عیلاجەکەی ئێستا دەرمانێک نییە بێت ئەم حاڵەتە بگۆڕێتەوە إلا نشتركي بەڵێ ئیلا لە کاتی دروستبوونی مزاحفاتە تۆتوانی فیای بکەوی بۆی بارەکە ئیزن بە تا ڕادەیەک ئاسایی بکەیت دەستەکانی خۆش بێت پەیوەندی ترمان لەگەڵایە خێڵانخان لە سلێمانیەوە ئەم کارەتان باش سەرچاودا دەژیان فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سپاس دەکەین سەرکەوتوو بن فەرموو جانەکە پرسیارەکەم ئەوەیە من ئیشتیهام زۆر کەمە خواردنم هیچ بۆ ناخورێ باشە هەر بالفیشمە بێت کەچی خواردن ئەبینم بۆم ناخورێت جەروایە بە دوو ڕۆژارێ خواردنی نەخۆم کێشەم نابێ ئیشتیهام هیچ خواردن نەماوە ئەڵەم چارەسەری ئەم حاڵەتە دەمێکە لەگەڵتایە تازەوە دروست بووە وەڵاوا بۆ چەند ساڵێکە بێت نازانم دەمێک ساڵ دەمێکە بێ بەڵێ وەزن زیایە یا کەمە خۆت وەڵا زۆر زەئیفم کێشیشم کەمە زۆر مشکیلەی مینی حاڵەتی ژنانەشتە نییە ببوورە جەناب ژنی یا کچی هێشتا هاوسەرگیریم نەکردووە بەڵێ باش هیچ مشکلەیەکەی نەی سوڕی ماگانەوەوانە ناوەڵا بەڵێ ئەی هازارێ نییە لە ناوسکتا لە ماعیدە تا پێشنان دوای وەڵا ماعیدەم ئێشێت بەس کە خواردن ئەخۆم زیاتریش ئێشێ وام لاتۆ ئیشتەی خواردنیش نەماوە شەو خەبەر دەکاتەوە مەسەڵەن ئازاری ماعیدە و بەڵێ جاروە ئەکسێتەوە جاروە قۆڕەیە جاروایتر هەزار و بۆی هۆکارێکەوەیە کە ئازارەکە و زیاتر پێشنانەیە دوای نانایە وەڵا پێش خواردن برفیمە بێت کە ئەی خۆم خواردنەکەشم لە بەرچاو ئەکەوێت ئازارە بۆ دروزە بێ یا ئیشتیها نامێنێت ئازارە بۆ دروزە بێ یا ئیشتیها نامێنێت وەڵا ئازاریشم بۆ دروستە بێت بەڵێ باشە سپاس هیچ نەخۆشیێکی درێژخایانە نییە وەکو شەکرەوە وەڵانەوەڵا باشە گیان بەسەر چاو خێڵانخان جواب دێنەوە تۆزێکیکە کاکفەر پەیوەندەکەمان لەوا چێ نەماوێت کاکفەر لە سەخت نەماوێت کاک توگیان چی بە خێڵانەڵی بەنسبەت خێڵانخانەوە کێشی ماعیدەشی هەبێت زیاتر لەوە حاڵەتەکە ینی زیاتر ڕەبت بێ بەماعیدەوە نەک دوانزەگرێ چکوانەی دوانزەگرێ کاگەر ئازاریان نەبێ التیابیان نەبێ قورحیان نەبێ زیاتر بڵین کەنانە خۆن باشترە بن و هاتەنەوانە قەڵەوتریشن لە هاتیادی بە زوانەی ماعیدا سووربوونەوەیە التیابی مزمینە بەپێی تایپەکانی کە هەیە ئەیوبیە ینی زیاتر لەوە چێ یا قورحە بێت بۆ نمونە ئەم حاڵەتانە دەوری هەیەیان هەندێک جار کە ئێستا زۆر باوە حاڵتێکە پێڵەن جێرت یعنی ئەو بۆری ئەڵقەی بۆری ماعیدەیە کە ڕەبتە بە ماعیدەوانێ سەرەکەی ئەو ئەڵقەیە شل بۆتەوانێ زۆر جار لە کاتی پاڵکەوتنا تشەڵۆکی ماعیدا گەڕێتەوە نێوای لێکە حاڵەتێکی بۆ دوزاکو دیسپێپسیا وەکو ئیشتیهای تێگەچێە ئازاریە بێ ئەم حاڵەتانە دروزە بێ باشتر وایە ئەم خوشکە بە ڕێزە دو ساڵ دو ساڵە وایە ئینتیزار کە بڵێن ئێستا توانێت حەبی ئازارشکێن بەکاربێنەی بڵێن ماعیدە و ئەوانەی بڵێن وەکو PPI-یەکان بکو مەسەن لۆسیگەوەی کە خەڵک زۆری ناسێ هەتا وەکو لە فترەیەکی کەما هیوادارم هەوڵبا نازوورێ بکات چکم نازوورەکە بە هەموو شێوەیەک دەری خات حاڵەتەکە چیە و چۆنە یان هەندێک فحوساتی خوێن هەیە بیکا باشترە بۆی لە ڕێوە بتوانێت ئەگەر پێویستی بە چارەسەرێکی خازە بوو بۆی بکرێ بەس باشتر وایە سەهر مسەکینات بەکاربێنێ زۆر جار تەهەویجی قۆڵۆنە ئەوی شتێکەڵە بێ ئازارەکە لە سەرمایدەیە دروزە بێ بە شێوەی غازات و دڵتێکەڵاتن و ئەم شتانە دروزە بێ ئافونکەی لەم زۆربەی ئەم نەخۆشانە باشتر نییە کەم خۆری دایم خۆربی ینی چاوەڕێی ژەمە سەرێکەکان نەکەی هەستی کە برسێتی شتێک خۆی ئێستا شتێکەیە پێڵەن سناک نەماوە مەسەن جەنگدایک نەماوە ژەمە سەرێکەکان نەماوە هەر ژەمە ڕیسیەکان ماوە تۆ مەسەن جاران گەنجێکە چۆ دەرەوە لە فێکی خوارد کات چۆ کافتریایەک شتێکی خوارد ئێستا بە ناچاری خواردنەکان تەقسیم بوو بەسەر دوو بژەم یا سێ ژەمی ئیجباریە لەبەرەوە ئەتوانم بڵێم ئێستا ئەم عرازانە ئەگەرەوە کەسە باری دەرونی تەواو بێ چکم زۆر جار قەلەقی وەمانە تاویژی قۆڵۆن قورحی مای دوانزەگرێ ئەم شتانت ئازاری مەسەڵەن لیانی دڵزیاکە بۆی حاڵتێکی ترسەوە کە دروزە بێ بە شێوەی ئازار لە سەرمایدە هەستی پێکاوکو پێڵن ئیپیگاسیک دیسکۆمفۆرت ئەمانە وای لێکە کە لەم حاڵەتانەیە ئەم عرازانە تۆزێ زۆر بێ دەستەکانی خۆش بێت دیترمان لەگەڵایە کاکێ من لە شارە زوورەوە سڵاو کاکێ من گیان باشم دەستان خۆش بە بەرنامەکە فەرموو من لە مانگی لە یەکی دەوە تووشی فەقەرار بووم بەڵێ
سەردانی دکتۆر عومەر حەمەکەریم دەریێشیم کردووە بەڵێ ئێستا 2 ڕۆژ هەم زۆر ئازار مێڕیانەکەشم زیاد کردووە بەس ئازارم زۆرە ئازارەکە لە کوێتە بزەبت لە ئاخیر فەقەرەی خواری خوارەوە نازانم کامێک چی پێڵێن ئازارەکە ئەچێ بۆ سمتێ نەوەڵا قاچێ نەوەڵا بەس شوێنەکەی ئازاری ینی قاچ و خولی سڕبوون و ئازار و شتی نییە نەوەڵا بەس شوێنی فەقەرەکە ئازاری زۆرە عیلاج و شت هیچ بەکارهێنی کاکەی من نەوەڵا عیلاجشتم نەناوە ئەم وەزعە هۆی ڤایرۆسی کۆرۆناوە ناتوانم لە شارە دوورم باش ناتوانم بڕۆم وەزنت چەندە کاکەی من 7 کیلۆ تەمەنێ 35 ساڵ ئیشت چییە وەڵا وەستای گچکاری ئەشعی بۆ گرتی ئەشعی تەنووری بڵێنەوەی مۆغناتیسەکە هیچ تەنووری نەوەڵا بەس ئەوی ئەشعایەت یادی پێشتر کێشە نەبووە چەند ساڵێ لەمەوە پێش ئەمە تازەیە واللهی بە پێشتر ئازارێکم هەبوو بە 2012 چون بۆ لای دکتۆر عومەر وتی ئەو کلێنس تەشەنووجی کردە عیلاجیانێ هەتا 2019 هیچ نەبوو بەسەر چاوێک توێستر وەڵام تێمەوە ئینشاءالله باش دەکەم زۆر خوارد لە کاکێمەی جان خافیز وەساخ کاک عەلی لە کەرکووکەوە کاک عەلی جان شەو باش باشی بە قوربان باشی چاوەکەم شەوتان باش وەڵای من پرسیارێکم بوو لەسەر دڵم تەمەنم 19 ساڵە بڵێ تووشی خێرایی دڵ هاتم عنی دڵم 120 تێرە تەنگ نەفەسە بووم سینگمش انتهای بێ بوو لەو شارێ تر چوون بۆ مستەشفا فەحسیان کرد ئیکۆ هەموو شتێک نۆرمال دەرچوو بەڵام فەحسی هۆرمۆنشم کرد TSH-T4 وتیان هەمووی نۆرمالە بەڵام عنی ئیساش ئەوەتا وەرزشەکەم هەنێ زیاد تووشی تەنگ نەفەسی خێرایی دڵم ویستم لە دکتۆر پرسیارمە بزانە هۆکارەکەی چیە ئەمە ئاسایی یان چی ڕێنمایەکەی بووم بەڵێ وتە تەختیت و یکۆشیان بۆ کردووی لەوێ بەڵێ نۆرمال دەرچوو بەڵام حەبێکاندا پێم بۆ هیم بوو بۆ خاڵکردنەوەی دڵ دکتۆرەکە سەری کردی کێشێکی نیە بەڵام دڵی لە هەمان کاتا خێرایی زیاتر پەلەپەلی دڵەکە و لە کاتی ڕۆژە لە ئیشی ئاساییە یان لە ئیسراحەتی شارەتە پێشتر بۆی سینمەوە ئینتیادێک زۆر نەبوو ئەو کاتە بەڵام ئێستا احتیاجیم بەڵام ئێستا وەرزشێ بکەم یان ڕاکردنێکی خێرا بکەم ئەی زۆر ماندوومەکە دابنیشم ئەی فاسی خوێنەکە و دەرەجەی خوێنەکە موزیانیە نا بەس ئینتیهابات هەبوو ساڵزانین هینگ سینگەکەم بوو کەوتم سینگم انتیهایی بۆ کاتە بەڵێ جگەرەش ناخۆی نانە هیچ شتانم نییە بەڵێ ئەی خەوە ئاساییە باشە شەو زووە خەوی ئستاکانە خەوم باش بەڵام ئەو ماوەی کێشەمە بوو لە کاتی نووسنا خەبەرە نابێتەوە دڵە پەلەپەڵ بەڵام ئەو ماوەی زۆر هیلاکی گرانی هەموو ڕۆژێک هەڵستان پێنجی بەیانی بەڵام ئێستا زۆر باشن بەڵێ باش دەستخۆش بەستە چاو کاک عەلیجان جواب بکەینەوە من جوابی بەمەوە کاکێمەجان تەبە خۆ وتی کێشەی فەقەرات بەشی خواری بڕبڕی پشتە ئەمە کێشەکە بەس بە خۆشحاڵی و من پێتەڵم مادەم ئازار ناچێت بۆ سمت و خاچیان ئێمە کەواتە دەرەجەکەی زۆر نییە بۆ تەشخیصکردنی دەرەجەی دامە کێشەی فەقەرات عادەتەنەوە 100% بە ئەشعی بڵێ تەنووریەکە خەڵک وای پێڵە ئەشعی ماڕای مۆغناتیسیەکە دەرئەکەوێ بەس مادەم ئازارەکە ناچێتە خوارە تەنها لە پشتای ئەمە نیشانەیەکی زۆر باشە لەم کاتا چی بکەیت پێشتریش بۆ چەندها بەرنامەکانی تو ئەم شەش بۆ برایەکی تر باسمان کرد ئەبێ خۆ هیلاک نەکەی زۆر بە پێوەنەوەستی شتی قورە ساڵ نەگری قادرمە زۆر نەکەی ئەگەر نوێژەکەی نوێژ لەسەر کورسی بکە تەوالێتی شەرقی بەکارمەهێنە شەوان لەسەر شتێکی تەختی ڕەخ بەتانیە بێ لە بابیان نەکرد ئەم ئیسفنجە زەخت ئالیانە بێ زۆر باشە ئاگاو لەوە بێت وەزنەکە و تۆزێکی تر دابەزێنە زۆر بە پێوە مەوەستە بەڕاستی ئەوە زۆر خراپە دامن جوڵە کەم جوڵە لە ماڵەکە بیکە ئەتوانیت حەپی ئازار بەکاربێنی ئەگەی کێشەی ترێ نییە حەپی پاراسیتۆڵ ئەتوانی هەزاری هەیە باین دەنگی ئێوارە دەنگی کەمی ئەکاتەوە حەپی ڤۆڵتارین هەیە پرۆفین ئەگەی کێشەی مەعیدە و ڕەب و زەخت و ئەمانۆ نەبێت ئەتوانی ئەوانەش بەکاربێنی هەتا ئیشاڵە ئەم وەزعەتی ئەپەڕین بە دڵنیایی ئەوەی کە تۆ باسە کرد نەک تۆ زۆربەی ئەو وەستایانی وەستای گەشتکاری وەستای کرێکارەکان کێشەی ئەمانیان بۆ دروست ئەبێ بۆیە ئیشاڵە وەزعەکە باش بکەوتیتەوە ئیش ئەبێ زۆر ئاگەو لە خۆ بێت تا ئیستە بەپێی نیشانەکان بێ ئەمەی تۆ زۆر باشە مادەم ئازارەکە بەس لە پشتایە ینی مەجای تیا ڕای بگریت و خۆ پارێزی بە تایبەتی وەرزشکردن مەلە باشترین وەرزشە بۆ فەقەرات یعنی مەلە هەندێک کەس بۆ چارەسەر زۆر ینی پەنای بووە بەڵام من حەزەکەم جەنابیشت و هەموو بینەرانی خۆشی بزانم مەلە باشترین وەرزشە بۆ بەخۆتکردنی فەقەراتمان و بۆ هەموو جسمیشمان بۆ یەگەری شاڵە وەزە باش بوو و ڕێی مەلەوانگەکان کرایەوە ئەتوانی مەلە بکەی چکە تۆ وەستای ئیشەکە زەختی لەسەر پشتە هەوڵ بە خۆ پارێزی ئینشاءڵڵا بە بەسیطیتی ئەپەڕێنی کاک توجان وەڵامی کاک عەلی بینەوە دڵەکوتی هەیە و 19 ساڵە پاسەکانیشی کە بووی کراوە هەمووی تەبیعی بووە محەقە دێمە دڵپەلەپەلی لە ئینسانی گەنجە زیاتر بۆ چەند حاڵەتێکە گەڕێتەوە یەکێ لەوانە
کە مەسەڵەن کە غودەیەکان فەحسی کردووە کە بڵێن حاڵەتی دووەمیانەوەیە کە زەخت دابەزینە بۆ نمونە کەم خوێنیە یا هەندێک جار خوێنی و کەسە زیابێ لەم ئەمرانەیان زۆر واردە و حاڵەتانە لەگەڵ وەرگرتنی هەندێک دەرمان ئەمانە بەڕاستی دوورێکی زۆریانەیە مەسەڵەن لە حاڵەتی توشبوون بە دڵپەلەپەلیە بەڵام ئێمە شتێکمان بیر نەچێت ئێستا لەم زۆرفەی ئێستاە توانم بڵێم وڵێ خەوم باش ئێستام حاڵەتەی کە باسکردم پەترێخی تۆزێ باش بووە پێشەوە قەسەباتی هەبووم حاڵەتی بۆ گەڕاوە بۆ توش بووە هەندێک جار کەمی جوڵە هاتەنەوانەی کە ئیشی مەکتەبیەکەن یاسم بڵێن بۆی ئەم زواری زۆرفەوە خەڵک زیاتر لە ماڵەوەی ڕێزە ناکات جوڵی نییە لەوانەیەم کوڕێکی گەنجە جاران ڕۆژی 2 کیلۆمەتر پێ ڕۆشتووە ڕازەی کردووە ئەمانە نەماوە ئێستا لەم حاڵەتانەیە ئەوەی کە ئیشی مەکتەبی بکە مەسەڵەن ئۆفیسیە بێ دانیشتنی زۆر بێ هاتن لیانی دڵیان سریعترە لەوانەی کە جوڵیان هەیە مەسەڵەن دانانیشن لە ژوورا زیاتر بڵێن خۆیان مەژوڵ کردو بە ئیشێکارێکی ئەوەی کە ماسوولەکانی تیا بجوڵە عەزەڵاتەکانی بجوڵێنێ باشترە بەس ئێمە بیرمان نەچێ باشتر وایە هەر بۆ دڵنیایی خۆی فەحسیشی خەستی خوێنەکەی بکات ئەڵێ ئیلتیهابم نەبوو بەس لەوانەیە دکتۆرەکەیان خۆی تەرکیزی نەکردوێ مەسەڵەن لەسەرەوەی کە خوێنەکەی لەوانەیە 60 بێ 65 بێ ئەم حاڵەتە لەوانەیە دروستکە ڕازی کەم خوێنی چێکلەوە سەبەبەکانی کە ئینسان دڵی پەلاکاوە ئەوە کە ئیلتیهابی نیشتیشی باشە چکم ئیلتیهاب هاتن بۆ ماوەیەکی کورتە و دڵپەلەپەلەیەک بۆی بەرزبوونەوەی دەرەجەی تاکەوە ئەو کەسە تووشێ بێ تۆ دەستکا بە ڕێزە بەڕێی من فەحسەکان جارێک کە دووبارە بکاتەوە لە شوێنێکی تر بۆ دڵنیایی خۆی باشتر وایە ینی مراقبەی وەزاحکەی بکات بزانێت چۆن دەبێ ئەگەر زانێ ڕازی نەکردووە بۆ ئەم کەرنتینەوە لە ماڵەوەی زیاتر تۆ دەستکا بە ڕازە و جوڵێ هەبێ حتا توانێت لە ماڵەکەی خۆیان ڕازە بکات بۆ نمونەکیجی هەمووی مەجای ئەوەی تێ ئەوەی حاڵەتەکە ترسناگەوانە لەوە ناچێ ئەوە نەزۆربیانی بگاتە ئەم حاڵەتە ساینستی کردێن ساینستی کردی عادەتەن ترسی نییە ئەو عادەتەن بە شێوەی ئەتاکە مەسەرەن بە هێواشی دروزە بێت و دواییش وردە خۆی خاوە بێتەوە بەڵام وانەی کە تێکسوونی لیانی دڵیانەیە بەس هیچمابی نەچێت زۆر جار پێویستە کاتەوە جیازی مراقبەی 24 ساعتی دڵی بۆ دانی ئەوەی کە پێڵێن 24 hour holter ECG نەخۆشەکە چێت لە خەسخانە وەریەگرێ شەو ڕۆژی 24 ساعت پێوەیە بێ دوایی هێنێتەوە دکتۆرە بەڕێزە لەوێ کۆمپیوتەر سەیرێکە بزانێت لە ساعاتێکە لە ڕۆژەکە لە شەوایە ئەو نۆرەی کە بۆی هاتووە حاڵەتێکە چون زۆر جار شەر نییە هەر حاڵەتەکە بڵین سەریابوونی لیانی دڵ بێ بەبێەوەی مشکلی تریە بێ جارێ خەلەلی کارەباییە ئەو خەلە لە کارەباییە واکە بۆ فترەیەک بۆ مەسەڵەن چەند دەخەیە بێ و کەسەی زعاچکە دوای سەرکی گەڕێتەوە جاری واژێ ئەمێنێتەوە حاڵەتەکە تا نەخۆشیێکاتە خەسخان لە ڕێگە حاڵەتەکە نامێن وەکو حاڵەتی کە پێڵەن SVT وەکو چارەسەر پێویست بە چارەسەرەکە وەکو چارەسەر ئەم حاڵەتە هیچی ناوێت بەزەوەنە دڵنیابوونەوەیەوێ کە فاسی کردو و فاسەکانی هەمووی باشە و مراقبەی خواردن و نووسنی خۆی بکات ئەو خواردانەی بەسەن زیاتر سۆزۆمیۆکان خوا تۆزێ بۆی دڵی هێواش بێتەوە خۆی دوورخاتەوە لە گۆشتی و گۆشت و چاوریەکان ومانە چکم بەڕاستیمانە دەوریانەیە لەوەی کە گۆڕانکاری لە نەبەزات و لیانی دڵ و لە زەختا بکەن و لەم حاڵەتانەیە دەسەکانی خۆش بێ کاک جەمالمان لەگەڵای لە سلێمان کاک جەمالگیان فەرموو مەمنونم دکتۆر شەوتان باش شەو باش چاوەکەم دەستان خۆش بۆم بەرنامە جوانە سپاس بۆ بەڕێزێ فەرموو وەڵام من پرسیارەکەم بۆ دکتۆر کەمانچە بەڵێ دکتۆر ئامانج برای ڕاستە من ساڵێک لەمە پێش ئەشیعیم لەوەنی دڵم گرتووە وتیان یەکێک لە بۆریەکان لە 150 گیراوە سیتی ئەنجۆکە و کردوێنی وەڵا ئەوەی لە خەسخانەی لێ ناشەکە لە خوارەوە بەڵێ ئەجا دوو دەرمانە بۆ نووسیم پلاڤێکس لەگەڵ ڕۆکساریدیۆ وتیان بۆریەکی دڵی ژیراوە قوربان لە 150 لە 150 بەڵێ دەرمانەکان پلاڤێکسە و لەگەڵ ڕۆکساریدیۆ پلاڤێکس و ڕۆکساریدیۆ ڕۆکساریدۆ 20 میلیگرام بەڵێ چۆریە بڵێ ئەنجای سا پرسیارەکەم ئەوەیە ئەم پلاڤێکسە تاکەی بەکاربێنم آخر بەڵێ وەختەکەشم 12 بۆ 6 ئەوەی ژێرەوە داوەڵێ بەڵێ ڕاستە فەرموو
دەست خۆش بەنسبەت پلاپێکسەکۆنەوە لەقڕوان ئێمە ژیرانەکەی لیانی بۆریەکانی دڵی تۆ لە 150 ئەم لە خۆی هاتن کەڵی 150 زۆر حاڵتەکە کریتیکەڵ نییە زۆر خەتەر نییە ئەمە یەک بۆریش گیراوە باشتر وایە بەس ئەو سیتی ئەنجۆی ئەو جیازە شتێکی زۆر باشە جیازێکی ینی زۆر یارمەتیدەری تەشخیصی نەخۆشیەکانی بۆریەکانی دڵە بەڵام کە گەیشتەوە حاڵەتەی نیسبەتەکە لە 150 بێن یا بەرەو سەرەوە باشتر وایە ئەو کەسە دکتۆر شاخەوان باشتر وایە مەسەن ئەم ئێستا بچێتە لای دکتۆرێکی بەڕێز موعیدی بۆ دانێ قەستەرەیە بکە چون لە قەستەرەکە زیاتر بڵێن شتەکە وازەحترە بێ ئەگەر پێویستی کرد حاڵتێکی پێڵێن پۆسیبڵ یعنی ئەگەر پێویستی کرد لەو کاتەیە ئەستای ئەمەلیاتەکە یا بۆ جەلسەیشتر بۆ کۆسە بەڕێزاوتێ پێویستە بۆ شەبەکەی یان باڵۆنی بکەن یا شەبەکەی بۆ بەردەوام بێ لەسەر بەڵێ سێ مەسەرەوە ئەمە نقطەی تۆزیحی بۆ جەناوی بۆیدیشی وەگرین دوای وەڵامی ڤیانخانمان لەگەڵا لە شەمشەماڵە فەرمووی ڤیانخان وەڵای دکتۆر من سنگم ژانەکە دینجا ئازارێدا لە پشتم سنگت کوێ ژانەکە ڤیانخان وەڵای لای چەپم ژانەکە باڵیشم پەرماوە خۆلیش لەگەڵ ئاوساوە ئینجاکانە چوون بۆ دکتۆر وتی فەقەرات ملکە بەس ئیستا تەنگە نەفەسە مەناسەم تۆزێ بە گراندیە ئیتر هینە خەسخانە تشتێژ نییەوە بچم بۆ عادە و هین پێرارە کە چوم هین ئیکۆشم کردوتی دەمار دەست ناو لە دەماری گیراوە هین چییە؟ ئیکۆی چۆکە هی دەسی دەستم وتی دەمار نەگیراوە پێرارەکە بەس وتی هین ناو لە دەماری گیراوە اینجا تەنگە نەفەسە من دەوروە مانگە زیاترە دڵە پەلە ناکە لەگەڵ یاڤیان بەرە وەڵا دڵم پەلاکە ژێر مەمکم عیب نەبێژانەکە ئازارێدا لە بین مەمکم بەس هین شەوان خەوشم لێ ناکەوێ تەمەنە چەندە تۆ ڤیانخان؟ وەڵا 83 ژنی ماڵەوەی؟ بەڵێ بەس خۆم تۆزێک کێشیشم زۆرە وەزنە چەنە؟ وەڵا دەور 85 ئەو ناوابن زۆر خۆ هیلاکەکەی وانە؟ بەرە وەڵا شانم زۆرە بەپلایزی کەرەوە ئازاری ناشکەوە نەژانەکە کە ئیسراحەتی باشترە بی شەوان؟ ئارە وەڵا ئیسراحەت من باشم یعنی ئازارەکە لە شەوە بۆ دیێت زیاتریا بە ڕۆژ بۆ دێکەی شەکەی بەستەنگە نەفەسیەکەم زۆر ساڵەت مەکە هەناسۆم تۆزێ بە گراندیە زەختە نییە خوشکی باش وەڵایی زەختم نەبووە چەند ساڵە مناڵم نییە مناڵم بوو شیرم نەدا ئیتر ئەڵێن لەوانە شەینە و شیرە بێ نەداوەتە مناڵ ئیتر نازانین چییە بەس زەختە نییە وەڵایی زەختم نەبووە تا ئیستا باشە ئەشعی ملێ نەگرتووە تۆ تا ئیستا ڤیانخان؟ بەرە وەڵا ئیشعام گر ناڵێم وتی فەقەرات ملکە بەسەر چاو جواب تینەوەی شاءڵڵا چاوەڕێمان بە نەزیرەخان لە شارە زوورەوە نەزیرەخان فەرموو ئەلو دکتۆر گیان فەرموو وەڵای دکتۆر من لە 2014ەوە گوێتان لێمە جۆمان لێتە فەرموو لە 2014 تووشی فەقەرات بووم لە خواری فەقەراتم کلێن بکەم بەڵێ ئیشعام گرتووە تایسە دووجار ئەڵێ فەقەرەی سیان و چوار و چۆتە بانیەک باشە بەس حاڵم زۆر خراپە دکتۆر گیان تا بەیانی هەر بەم دیو بۆ دیوە ئەکولێتەوە ئیتر قاتەکانیشم هەردووکیانێکیان ئەڵێ سەوەفانێتی ئیتر حاڵم بەس زۆر خراپە نازانم چارەسەر چییە بۆ من بەسەر چاو بەس تەمەنێ چەنە نەزیرەخان؟ وەڵای تەمەنم بۆ 42 ئاوا ئیتر بەرەو سەر ئاڕۆ وەزنێ چەنە؟ وەڵای وەزنم 74 شتێ ئاوا ئیتر ئەبێ 75 ئەبێ بەس دکتۆر گیان حاڵم زۆر خراپە ماوەی چەندە بێ ئاوا حاڵی خراپ بووە؟ وەڵا حەد لەگەڵما ئەم ئازارە بەردەوام بۆ بەس ئیتر لەوەتی ئەم ڕێو شتە گیراوە هاتوچۆی دکتۆرم نەماوە ناتوان بڕۆمە لای دکتۆر حاڵم خراپتر بووە قاچقولێ سڕە بێت؟ خاتم لەژێرۆ مێرو لە ئەکاو دەستەکانم بەس سڕە بێت ئەشعی تەنووری و گرتووە؟ بەڵێ دوو جار گرتوومە تا ئیستا بەسەر چاو وەڵام تینەوەی شاءڵڵا دکتۆر گیان بەس لەگەڵی مەزاحەفاتم زۆرە میزات چڕکە و ئەمانە پەیوەندی پێوە هەیە خۆ وەڵی هەندێک جار بەڵام ئەگە بکرێ بۆمان وازیاتر وازەحکەینەوە وەڵا هەندێک جار هیچ شتی تریشە تا بەیانی ئەوەش نایڵێ بخەو حەزەکەی لەسەر و پرسیاری هەبێ بۆ ئەوێن
دکتۆر گیان مەمنونتانە بم بەگەر وەڵامم بدەنەوە. لەرزوو لێ نایە لەگەڵ یا شکرشی نییە؟ هیچ نەخۆشیێکی ترم لەگەڵان نییە بەس ئەو فەقەراتم لەگەڵ. فەحسی زە نەکردووە بزای ئیلتیهابات و شتێ هەیە؟ کەم جاوێن کەمێکی ئیلتیهاب ئیلتیهابێ واشم نییە کە ئاوام بیە کە حاڵم زۆر خراپ. بەسەر چاو ئینشاڵڵا جواب دێنەوە. ئاوانخان سلێمانی ئاوانخان فەرموو. ئەم کاتۆ باش دادەگیان سەر چاو. پاسەکەم بێزەحمەت بوو من با ئینشایەت بۆ کردووە سەوتەکەی وازە نییە. ئاوانجان بەخوا گوێمان لێو نییە تەلەڤیزیۆنەکە کەسکە سەحمەن نەبێ لەواچە مۆبایل قسەکەی شوێنەکە و بگۆڕە. باشە دکتۆر ئێستا زۆر باشە. ئێستا زۆر باوکم فەقەراتی 5 و 4 هەیە شایەت تەلەڤیزیۆنمان بۆ کردووە ناتوانێت لەسەر یعنی بە پێوە بوەستێ زیاتر بەلای چەپە ئەکەوێت لای ڕاستێتی بە پێوە دانیشتە زۆر باشترە بەڵام کە هەستا ئیتر ناتوانێت بجوڵێت زۆر ئازاری هەیە بە تایبەتی شەوانە. تەمەنی چەنە؟ 40 ساڵە. وەزنی؟ 7. باش ئیشی چییە؟ پێشتر وەستا بوو بەس نزیکی ساڵێکە سایق تەکسیە. باشە ئازاریە بۆ قاچ و قولی سڕە بێ قاچی؟ عەزەڵاتی قاچی زۆر ئازاری هەیە ئەنجا سڕیشە بێ. باش شەوان خەوی چۆنە؟ وەڵا هەر ناتوانێت بخەوێت لەبەر ئازار. ماوەی چەندە چەند ڕۆژە چەند مانگە ئاوە زۆر ئاوە بێتاقەتی؟ دیکەی 6 مانگە زیاتریش. باش سەردانی دکتۆری پسپۆڕی کردووە بۆ ئەم حاڵەتەی؟ بەڵێ سەردانی کردووتم فەقەراتی 4 پێنجی هەیە. پیان و تۆ عەمەلیات؟ وتیانە عەمەلیات بەڵام ئەڵێن لەوانەیە سەرکەوتوش نەبێ ئەگەریەوەی هەیە کە سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا جوابتانێنەوە بەسەر چاو. باشە دەستخۆش سەر چاو دادەگیان خواتان لەگەڵ. کاکتوژیان با وەڵامیان بینەوە لە بەنسبەت پلابێکسەکەی و کاکەی پرسیاری کرد بە حەقەت پلابێکس ئێمە لەم حاڵەتانەیە دوای ئەو وەشیعەتە نووریەی کە لە سا 5 گیراوە قەناکەم خراوەتە سەر عیلاجە بەس باشتر وایە قەستەرەکە بکوتم ئەگەر لە قەستەرەکە دکتۆر وتی پێویستە بەر شەبەکە و باڵۆن نییە خاصە شەبەکە ئەو کاتە پلاڤێکسەکە بە ماوەی 3 مانگ بەکارێنێ و دوای ڕایگرێت جارێ بەردەوام بێ بەس لەم زۆر بۆم کاتەکە لەوانێت بەڵێ تازە ئەبێ بەکاری بێنێ بەڵام هەر کاتی قەسەرەیە کرد لە قەسەرەکە وتی دکتۆر وتی تۆ شەبەکە ناوێ ئەو تا 3 مانگ لە ڕۆژی تاریخی قەسەرەکە و بەکارێنێ و دوایی ڕایگرێن بەپێی گایدلاینەکان بەڵام ئەگەر هات و شەبەکەی بۆ دانراو کەسە مەسەڵەن بۆ لە شوێنی تەسک بوونەوەکە ئەو کاتە پلاڤێکسەکە بێ بۆ ماوەی 12 مانگ بەکاری دوایەوە ئەتوانێت دکتۆرەکە خۆی باشوای ڕایگرێ بەز سەر ئەسپرین و حەبی چەوریەکە و لەگەڵ عیلاجی ترەگەر نەخۆشی درێژخایەنێکی لەگەڵ و پێویستی پێی بوو بەردەوام بێت ئەو کاتە باکیدی ڕێنماییەکەن هەچ کەس بەڵێن بەپێی لەم کاتەیە خۆ هیلاکردنی چی بکە باشە بووی ئەگەی لە خۆ بێ هەتا ئیشاڵا زۆر باشە بێت لەم حاڵەتە ئێستا ئەو بەپێی قسەکانی حاڵەتەکەی مستەقر بوو باش مجرد سیتیش کردو و حاڵەتەکەی سە مستەقرە بەسەر و دو عیلاجە بەردەوام بێ بەس لە زووترین کاتا قەرار بە وەکوتم قەسەرێ بکات دەستەکانی بەنسبەت ئەوەی ڤیان لەوە زیاتری شەکەی جەناب بەس من ئەمە یەک نقطە لێرا بڵێم ئەوەیە کە ئەگەر ئەو حاڵەتی چکمەوەڵت ئەوانەشی لەگەڵ بەڵێ بەزەوەی پیاڵەمێنی ئازار کە لای چەپی دڵ بوو بەس پێڵم ینی حاڵەتەکەی ئازاری دڵ ئێمە بە شێوەیەکی گشتی بێن ناوەڕاستی سنگەوە بێ کە لای ڕاز و لای چەبووەک و یەک وایە بەڵام ئازارەکە بێ ناوەڕاستی سنگ ئەگەر علاقی بەدڵەوە بێ لە ناوەڕاستی سنگەوە دروزە بێ وردە وردە بڵاوە بێتەوە بە چەپ و ڕاست هاڕوە هەندێک جارێک هەتاوەکو گاتە ئەنیشەکانی زیاتر بۆ هەردوو لایە بەس لێرەیە توانیم لێ زیاتر بەلای چەپایە بەڵام ئەم ئازارە بێ لە ناوەڕاستی سنگەوە دەست پێ وە لەو لە تووبایی شتێک نییە بڵێ لە ساسا بێوا بێ بەڵام هەر بۆ دڵنیایی خۆی مادەم پیان و تۆ فەقەراتی ملەتی و جەناب دکتۆر شاخەوانجان توانین جوابی دەستەکان وەڵا بە دڵنیایی و ڤیانخان قسەکانی کاکتۆر زۆر مەزبوطە ینی بۆی ڕوون کردیتەوە کە ئازارەکە چۆنە ئەم ئازاری تۆ لەگەڵ کێشەی فەقەراتی ملە ئەڕوە بەڵام هەر قەلەقیشت و حەزەکەی ئەتوانی سەردانی هەر خەستەخانەیەک پێی لەو کاتی ئازارە زۆریە تەختیتێکە بوو ئەوکەن ئەو کاتە
ینی 100% لەوەش دڵنیا ئەبی کە دڵی کێشەیتیانی و فحوساتی ئەوانە بۆ ئەکەن بەنسبەت ئەمەی کە تۆ باسی شێکی ئەشی ئەو گرتو بەڵێ نیشانەکانی کە باسی ئەەکەی ئەی زۆر زۆر تێکەڵبوون هەیە بەڕاستی و ناحەقی خەڵکیش ناگری ینی بە دڵنیایی هەمومان لە نەخۆشی دڵ و جەڵد و ئەمانە ئەترسین بۆی ئەو ئازارەکە یەتە سەرسنگ هەموو یەکسە بیل لە نەخۆشی دڵ ئەکاتەوە ینی زۆربەی هاوڵاتیان دامی کێشەی ئەوان هەیەکەیەنە لای ئێمە دوایی هینەبێت چەنەها پزیشکی پسپۆری دڵی کردووە و ئیکۆ ئەمانە هەر قەنەعەتی نەکردووە لە نەهارەوەی بەڵام بە دڵنیایی و ئازارێکی خۆشی زۆر بە جوانی باسی کردوتە بینی پشتی شمعەیەشێ کە ئەکاتە بینی هەردوو دەفەی شانێ ئەمانە هەمووی نیشانەی فەقەراتی ملە تۆ چی بکەیت ینی لەم کاتە بەڕاستی خۆشە باسی کرد ینی بەداخەوە ئێوە ینی لە ماڵەوە دانیشتنتان نیە زۆر خۆتان هیلاکەکەن زۆر ملدا ئەنەوێنن هەموو سەبەبەکە ئەمەیە مۆبایل گەورەترین دژمنی نەک تەنها بە تایبەتی ینی نازم کورد لە واسی لە زۆر لە بەری وڵاتان زیاتر ئالوودە بوو پێ ینی ئێمە بینین کاک مناڵی 14 ساڵ و 15 ساڵی بەلامە بەپاڵکەوتنەوە لەسەر لا مەسەن ینی بە شێوەی نادروست بەکاریێنن واشی لاتۆ وامە لاتۆین بە مناڵەکانی خۆمانمان پێ ناکرێ بەڕاستی ینی شتەکەەوە خەڵک ئالوودە بوون پێ بۆی هەوڵ بە خۆ پارێزیت شتی قورس هەڵ نەگری هەندێک خواردنی وردەواڵی ینی لە کوب بە و کفتە و یاپراخ ئەمانە بەڕاستی کە ئەیکی من ناڵم ئەو شتێکە ناتوانین لە ماڵە خۆتی لە بەڵام تەوقیمل هەیە ئەتوانی بیبەسی لەو کاتانە بەس بۆ تۆ بۆ هاوڵاتانی ژواوازە بێت تەوقیمل نابێت خەڵکێکی 24 ساعت ئەی بەستیان لە خەوە ئەی بەسێ ئەمە شتێکی غەڵەتە بەپی زۆربەی ئەو توێژینەوە تازانی کە کراوە تەوقیمل لە 2 بۆ 3 ساعت لە ڕۆژێکە زیاتر نابێ بەکاربهێنرێ ئەویش بە پسر پسڕی ینی تۆ ئیشێکەکەی مەسەلە خواردن دروستەکەی چارێکی نیو ساعت با لە ملتابێ ئیشەکە تاوا بوو لی کەرەوە چکە ئەمانە مل تەمەڵەکە ئەوکو پێم وتی مۆبایل زۆر بەکارمەهێنە سەردامە نەوێنە سەرین زۆر مهمە سەرین ئەبێ نەبەرز بێنە نەزم بێت چکە هەردوو حاڵەتەکە کێشەی هەیە بۆ فەقەراتی مل ئەتوانی هەندێک دەرمانی ئازارشکێن وەکو پاراستۆڵ ئەگەر کێشەی ئازاری مەعیدە و ڕەبوو ئەمانە شنیە ڤۆڵتارین پرۆفین ئەمانە لەگەڵ یا بەکاربێنی لەم کاتەیە زۆر بێتاقەتیشی کردووی ئەتوانی سەردانیەکێ لە بنکە تەندروستیەکانیان نەخۆشخانە نزیکەکان لەم کاتە نەخۆشخانەکانیش کراون ئەتوانی لەوێ چارەسەرێ بۆ ئەنووسن بەڵام وەکو ئاماژەم پێکرد باشترین شت لەم کاتە تۆ خۆپاراستنە لەو شتانی کە باسمان کرد ئەبێ زۆر خۆتی لێپارێزی بەنسبەت دکتۆر شاخەوان بەنسبەت من ستیرۆیدەڵەکانەوە و جەماعەتی بڕۆفینەوەمانە هەروە بۆ ئاگاداری خۆزانی زروفی کۆرۆنایە باشتر وایە و دەرمانانە مەسەرەن گەرێکی لە ماڵ و ئازاری فەقەراتی هەیە بێوینێ بێ تۆزێک ئەگەر زۆر ناچارویان خۆی ئۆڕێدی لەسەرەوە حەبانە بەردەوامی بەڵام ئەگەر زانی تایکی هەیە سەسپیشنیەوەی کامە کۆرۆنایبی باشتر وایە ئەم دەرمانە لەم زروفەیە دەرەبێ بۆ ڤایرۆسەکە زاڵتر بەدڵنیایی نەزیرەخان لە شارەزور و عینە شت ئاوان خان تۆش بۆ تەلە پەیوەندی کرد بۆ باوکە هەردووکێتان تقریبان هەردوو نەخۆشەکە هەمان حاڵەتە کێشەی فەقەرات بەشی خواری فەقەراتی پشت و هەردووکیشان ئازارەکەیە بۆ خاچیان بەڕاستی ئەوە دائما باسێکی نەفەقەراتە ئازاری فەقەرات ئەگەر لە پشتا بوو بە تەنها ئەمە نیشانێکی باشە بەڵام کە هاو بۆ سمت لەگە قاچی سڕ بوو یان ئازاری هەبوو ئەمە مانەی وایە کە ئینزیلاقەکەی یان نەخۆشەکەی تۆزێ لە پێشترە و زیاترە دووسێ نەخۆشی تریژ ئەم شە پەیوەندیان پێوە کردین هەمان ڕێنمایی ئەڵێنەوە لەم کاتە ئەبێ وەرزشکەن جوڵە لە ماڵەوە کاکتۆریش بۆ چەنها نەخۆشی تر ئاماژەی پێکرد ئێمە کە کەوتوینێتە ماڵەوە مانەی وانە نەجوڵین ینی هیچ نەبی ئەتوانی بەناو ماڵەکە هاتو شوێ بکەی زوو بەس ینی وای لێ هاتوو ئێمە ینی بەداخەوە حەدی وەسەڵمان نییە ینی سەکە چوونێتە ماڵە حەزەکەین دایمە بکەوین بەڵام بە تایبەتی بۆ ئەو نەخۆشانی کە کێشانەیە ئەبێ ئاگایان لە خۆیان بێت زوو بەناو ماڵە بجوڵێن بەکارێنانی قادرمە خراپە زۆر بە پێوەستان خراپە ئیش هەندی ئیش و کار هەیە بەڕاستی مانەیوانی ئێمە لە ماڵی دانیشتین بە هەندێشتی کە پێویست نیە خۆمانی پێوە خەریکین لە ناو ماڵەکە هەوڵ بن شتێ چاکەین ئەمانە بێم نەخۆشانە خۆیانی لێوە بە دوورکەن نەزیرەخان وەکو ئافرەتێ بەڕاستی تۆ ئیشوکاری ناو ماڵە هەیە بێ زۆر ئاگاو لە خۆ بێت لە گسگان و ماڵپاکردن و ئەمانە بێ خۆ هیلاک نەکەی دابەزانی وەزنی لەشتان زۆر زەڕورە بێ لەم کاتەیە زۆر بێتاقەتی کردوون وکو ئاماژەم پێکرد بۆ هەندێک دەرمانی تایبەتی ئەتوان سەردانی نەخۆشخانەکانکەن ئەگەر تەحملی ئازارەکە شەکرێ پاراستۆ لە هەمی سەلامەترە لەم کاتە زۆر بێتاقەتی کردوون ئەتوانن بەکاری بێنن هەتا ئیشاڵا زروفەکە باش ئەبێت و سەردانی پزیشکی تایبەت ئەکەن هەندی حاڵەت لەمانە بەڕاستی ناڵم تشخیص بە ئێمڕایە ئێمڕاکەش دەریەخا کە ئایا نەخۆشەکە چکە هەندێک حاڵە دەگاتە حاڵەتێک ینی پێویستی بە نەشتەرگەری ئەبێ نەزیرەخان باسی ئەوەی کێشەی میزەسرچێکو کرد لەوانەی لە هەندێک نەخۆش هەیە بڵێت کە ئەگە کاتە سەر دەمارەکانی ئەوەی کە کۆنتترۆلی میزکردن ئەکا ئەو کێشانیان بۆ دروست ئەبێ بەس پێشتر پێشوی بگاتەوە حەدە ئێمە بی لەشتی خەتەکەین و توانی فەحسێکی میزکی ئەگەر التیابات هەیە بە دەرمانی دژە
هەوکردن دژێلتیهابات ئەنتیبایۆتیک هەمووی چاک ئەبێ ئەتوانی ئەو فەحسەکەی ئەوەشە باش ئەبێ. هەندێک جار دکتۆر شاخەوان چۆن تاهێجی قۆڵۆنی تاهێجی میزەڵانی ژێ بڵێ ئەوانیان بۆ دروست بە تابەتی قەلەقی و هینی ئەم حاڵەتش کە لە شەوانە خەڵقە لەوانی ئەویان بۆ دروست بێت بەنسبەت باوکی ئاوانەوە 6 مانگە وایە ینی بەڕاستی هەندێک کەسێ لەوانەی پێویستی بە نەشتەرگەری بەڵام بۆ هەموو نەخۆشەکان و بۆ نەخۆشی کاک ڕزگاریش لە ڕانیەوە ینی ڕێنماییمان کرد باشترین عیلاج و سەرەتا بۆ هەموو نەخۆشێک ئەمانی کە تووشی کێشەی فەقەرات بن بەڕاستی چارەسەری سروشتیە. ئینشاڵڵا زروفەکە باش بوو سنتەرەکانمان کرایەوە ئەتوانن سەردانی سنتەرێکی باشکەن بۆ ئەوەی ماوەیەک بە مەزبوطی لەژێر چاودێری کەسانی پسپۆر بە چارەسەری سروشتی عیلاج تەبیعی وەرگێت زۆربەی ئەو نەخۆشانی کە ئێمە ئەیان بینین بەڕاستی نەتیجیان زۆر باشە بێ بە چارەسەر سروشتەکە و ئینشاڵڵا ناگاتە نەشتەرگەری. لەم کاتە خۆپاراستن بەکارهێنانی ئەگەر ئازارشکێن وەکو پاراستۆلیان حەزەکە دەرمانی پێشتری هەیە وەکو ڤۆڵتارین و ئەمانە ئەتوانی لەسەری بەردەوام بێ هەتا ئینشاڵڵا ئەم ڕۆژگارە سەختەتی ئەپەڕێنی. کاک فازڵمان لەگەڵای کاک فازڵیان فەرموو. ئەم کاتۆ باش چاوەکەم زەحمە وڵی من نەخۆش دێشخانم هەیە زەخت و شەکرێت بڵێ زەختم بەرزە لەمە حەدە بە 9 شانزە بە 9 ئاوایی. چەند ساڵە کاک فازڵ زەخت و شەکرێت لەگەڵای 4 ساڵە هەردووچیان بەیەکەوە پێوزانی 4 ساڵ زەخت و شەکر بێ کاتا پێوزانی هەردووچی زەختەکە تقریبا ساڵی پێش شەکرێت. بڵێ بڵێ چییە بێتاقەتێکەوە کاک فازڵ جوانی وڵی معدە سەرمیێش یا وشان و ملم نیە شەرابین. بەڵێ بێژگەلەوە مەسەلەن کە فەحسی شەکرەکەی کۆنتترۆڵە باش زەختەکە زانی بڵێ شەکرم کۆنتترۆڵ. بەڵێ چەند حەب بەکارێنی بۆ زەختەکە بۆ شەکرەکەەوە یەک حەپی لە هین بەکارێنم حەپیەکە بۆ زەختەکە بۆ زەختەکە بەڵێ بۆ زەختەکە نتخوایەک داقە بەڵێ فەرم حەبەکە و شانزەیە دەیە پێنجە چەنە وتی سەیە سەیە بەڵێ لۆ سەرکانی سەی لۆ سەرتانی بڵێ 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 سەی بەکارێنم بەڵێ بەسەر چاو کاک فازڵیان بەسەر چاو بۆ شەکرەکە کاک پێلی و پرسیی بەکارێنێ وەڵاهی بۆ شەکرەکە لێ ئەیکەم نۆرمەڵە یان زۆرم لەم تاڕادەیە مشکلەی نییە بەسەر چاو کاک فازڵیان کۆنتترۆل نییە تاڕادەیەک ئینشاءڵڵا وەڵامی لەک پەیوەندی ترمانەوە وەرەگرین و ئینشاءڵڵا گوڵاڵەخان لە ڕانی و فەرموو گوڵاڵەخان. بەڵێ کاک دکتۆر وەڵام من خشتم دێشی بەڵێ تومەلای دکتۆر دوو جار ئیشاعەتە نوریم گرتووە دیکەشم گرتووە باشە دەیگو ئینزیلاقتە فەقەراتی 4 و 5 ئازارەکە بەس لە پشتیان نێچێ بۆ قاچۆ خولێ وەڵا بۆ لاقیشم دەهێندە گزار لای چەپیشم لەگەڵ دێشم. باش تەمەنە چەنە گوڵاڵەخان 39 ساڵ وەزنە چەنە وەڵا 63 کیلۆ ئیشە ژنی ماڵەوەی مامۆستامەش مامۆستا بەڵێ دەمێکم کێشەیە هەیە وەڵی لە هاوینێنەوە لە پار هاوین پێشتر 4-5 ساڵم و پێش 10 ساڵم و پێش ئەموو بۆ نەبوو چاک بوو بێتی عیلاج دەرمان بەکارهێنیت بەڵێ دەرمانی بەکارهێناوە حەپی ئازارشکێن بەڵێ چوومەلای دکتۆر ڕێبواری لە ڕانیە بەڵێ دوو جار چوومەلای ویلایەت داومێ وێڵایی دیستادەم نەکردم ئیسەیج عیلاج وشتە هەیە بیخۆی لەم کاتە دەرمان بەسەر چاوی پێلینجایی کەما پشت ئینشاءڵڵا تێتە گەێنم گوڵاڵەخان بەسەر خوار لەگە سەر چاو. کاکتوجان کاک فازڵ کێشەی زەختەکەی لەوە چ شەکرەکەی کۆنتترۆڵ بەس وەکو باسی کرد شەکرەکەی کۆنتترۆڵە ینی ئارازی ئەوانەی بڵێن کێشەی نیە وەکو مزعافاتی شەکرەیەکی باسی نەکرد خۆشی بەس بەنسبەت زەختەکەی ئەوم حەوی لە سەرتان بەکارێنە حەوێکی زۆر باشە بەڵام پێچێت خۆی مشکلی ئەم قسمە دەرمانەوەیە زۆر جار بە تەنیا ئیش ناکەن باشتر وایە جورعەیەکی کەم مدەڕێریی لەگەڵا بێ سەرەکەی و کاتە زیاتر ئیشەکە وەکوهای دکتۆر سایزای جا لەبەرەوە هەیە لۆزارتس پلس هەیە مەسەن بۆ نمونە و لە حەبانێک هەیە 12 میلیگرام و نیم لەگەڵایە ئەتوانێت بەکاری بێنێ ماوەیەک نالم حەبەکەی بگۆڕێ بەس باشترە حەبەکە تۆزێ زەعافی کات ئیتریاوەیان حەبی ئەملۆدیپینی 5 میلیگرامی لەگەڵا بەکاربێن بەڵێ ئەوەش ڕۆژی یەک جارە خورێت بۆچکم بە بەڕاستیم زەختە کۆنتترۆل نیە شانزە لە بە پێی ڕێنمایی تازە ئێستا گەر زەخت هاتوو لە 13 بە 8 بەرەوسەرەوە بوو کەسە پێوتێ های نۆرمەڵ و کۆنتترۆل نییە جارێ لەبەرەوە باشتر وایە زەختی کە ئینسان بەس بەداخۆ لێمان نەپرسی عمرەکەی چەند بوو مەسەڵەن مادەم شەکری هەیە زەختەکەی تا 13 بە 8 ینی وەڵ ئەکسێپتت ینی قوبوڵمانە بەڵام باشتر وایە شانزەکە
بۆ ئێستای ئەم مشکلەکە چیە لە ئەیشێکە شەکری هەبێ و زەختی هەبێ مەجموعەیە مزعفادێ خوا نەخواستە ئەگەری توژبوونی هەیە بۆ نمونە تەقینی دەمارەکان بۆرەکانی خوێن لە مێشکا بێ لە دڵا بێ لە گورچیلا بێ ئەمانە یان مەخسەم گورچیلە بورە زەرە لە ئیشی گورچیلە بات تۆڕی چاو ئەمانە شتێک نییە بەرچاو دیار نییە یعنی ڕۆژانە وردە ڕوایە تەزەخۆمی دیواری دڵ بێ ئەمان باشتر وایە کە هیچ زەختی هەبوو هەوڵ با زۆربەی کاتەکان لە 24 ساعتەکە زەختەکەی لە 13 نەچێتە سەرەوە ینی جەناب فەرمودیان بیکە بە لۆزارتان پلس کە دەرمانی تری لەگەڵیان ئەملۆدیپینی 5 میلیگرام یان ئەملۆدیپین بەڕێی من ئەملۆدیپین زۆر باشە گەر هیچ مزعفاتێکی نەبوو دوای هەفتەیە دەڕۆژ لەگەڵ لۆساردانەکە بەردەوام بێت بەیەک و بیخوادیانی چیان بەیانیان وچانی دەتوانێت چکمە 24 ساعتی نەمانە حساب حەبانەوە لێ کاتەر دووشیان خواردی حابلایڤەکەیان درێژە بەلایانی کەم و 18 ساعت دەمێنێتەوە لە خوێنیان لەبەرەوە توانی بەیانیان هەردووشی بێکەوە دەستەکانە خۆش بە گوڵاڵەکان بەنسبەت پشتەوە ئەم شەو چەند کەسێکی تریش پەیوەندیان کرد هەمان دووبارە ئەەکەینەوە بۆ جەنابە پشتیانێش وڵا کێشەی خەڵکە کاکتوانی بەڕاستی زۆر بڵاو بۆ تۆ لە ناپەزار زیاتر خەڵک لە ماڵەوەی ئەیسە خۆی زیاتر ئەوان زۆربەی مامۆسا بووە جاران مەلەوانگەکان هەبوو بەڵێ هەمووی باش خاستم بۆ فەقەرات وڵا بەدڵنیایی گوڵاڵەکان تۆ باشترەوەکو پێم بۆ نەخۆشەکانی تریشمان باسکە زۆر خۆ هیلاک نەکی لەم کاتە زۆر بە پیەوەنەوەسی ئاگەو لە تەوالێت بێت تەوالێتی شەرقی خراپە قادر مۆش زۆر مەکە لە ماڵەوە خۆ هیلاک مەکە جوڵە زۆر باشەکەم کەم وەرزشێکی بەسیت کە لە ماڵەوە باشترین چارەسەر بۆ ئەم نەخۆشانی وەکویەوە ئیسە پێشتریش بۆ نەخۆشێکی ترمان وت چارەسەری سروشتی شاڵ ئەم زروفە باش بۆ توانی سەردانی سنتەرێکی چارەسەری سروشتیکەی بەوە زۆر باش ئەبێت ئەمەی کە تۆ باسیەکەی لەوە ناچێت پێویست بە نەشتەرگەری کە ئیشاءڵڵا زۆر بێتاقەتی کردی حەبی پاراسۆڵ جاجە بەکاربێنی هەرچەنە زۆربەی ئەم نەخۆشانە سوود لەو دەرمانی ئازاشکێنانە وەرناگرن ئینشاءڵڵا باشە بیکاک توجیان گەشتی نەکۆتایی بەرنامەکەمان زۆر عزیێتمانە یاخواوێ بەڕاستی بەم کارەتان ئیشێکی باش دەکەن و خەڵک زیاتر شارەزایی پێیاکات لە دەرمانەکان یا و لە ڕێنمایەکانی من و جەنابەت و دکتۆرە بەڕێزەکانی تیشکێن مادوومان کردی بینەرانی خۆشەویست و ئەم شەویش بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوات تەنها بە کورتی بەوە باسی ئەەکەین زۆر سپاسانەکەین ئەگەر پابند بن هەمومان ئەبێ پابند بین زۆرمان بڕیوی شاءڵڵا کەمان ماوە زۆربەی وڵاتان بەو مەرحەلەیە تێپەڕیون ئەتوانن هەمووتان یعنی دوای نەخۆشیەکە بکەون لە هەموو وڵاتەکانی جیهانە بڵاو بۆتەوە تقریبا نیوەی جیهانی سەلم کاتە لە کەرنتینەوەکو ئێمە لە ماڵەوە دانیشتون ئینشاءڵڵا زۆر نەخۆشی تر خراپە بۆ وەکو ئەنفلۆنزا ئیسپانی و تاعاون و ئەمانە هەمووی مرۆڤایەتی تیپەڕانەوە بۆ ئیمکانێتەکەمی کە ئەویان هەیان بووە ئینشاءڵڵا ئێمەش تێئێپەڕێنین هەتا سبەی شەو لە هەمان کاتە بەدیداتان شاد دەبینەوە شەوتاشان خواداڵ لەگەڵ